مالکی کوڕی دینار ئەڕاتە ناو بازار زۆر حەزی لە هەنجیرە ئەچێتە لای عارەبانەیەک ئەڵێ ئەتوانی کیلۆی هەنجیرم بە قەرز بدەیتێ کابراڵێ وڵا بە قەرز نایدەم ئەڵێ فەرژینێ قایم بێ لە ڕووتان نەعلەکانم لەلات بەڕە هەندە ئەنەم هەتا پارەکەت بۆ پەیاکەم ئەڵێ بەڕە هەنیش نابێ کاتێک کە ئەڕوا و خەڵکی ئەڵێن هەی ماڵت بڕمێ ئەوە مالک بوو بۆچی نەداپی ئەو هەنجیرەی کە داوای لێت کرد تو خوات و پیاوی ئەوە نەخراپی ئەویش غوڵامی هەیە غوڵام جاران وەکو کارەکەر بەکارە هات ئەیان کڕی لە بازار بەو گەنجە ئەڵێ هەرچی بەبان عارەبانەکەی و بی بە بۆ مالکی کوڕی دینار ئەگەر لێتی وەرگرد و قبوڵی کرد خۆتیش ئازادی لەگەڵ بڕۆ خوا حافیزت مێرەوە بۆ لای من کاتێک کە ئەڕوا سەیکە سەیری عالمی ڕەبانیکە سەیری ئەهلی ئیسلام بکە وئین جوندەنا لەهم الغالبون سەیری زەلیلی ئێمەی موسڵمانیش بکە لەم ڕۆژگارەیە بۆ 2 دینار و 2 عانە چۆن خۆمان زەلیل کردووە کاتێک کە ئەم پیاوە بەڕێزە ئەڕوات گەنجەکە هەنجیرەکە باگش هەنجیرێکیەوە بە هەڵەداوانەکەوێتە دوای مالیک ئەڵێ گەورم ئەمەی بۆت ناردووە لەگەڵ وەرگرتنی ئەمەیە ئازادی منیش دەست پێ ئەکا قوربانت بم لێم وەربگرە بۆ ئەوەی منیش ئازاد بم ئەڵێ لەسەر خۆمم حرام کردووە هەتا ڕۆژی قیامەت من هەنجیر بخۆم لەبەر ئەوەی نەفسمی زەلیل کرد بەرامبەر بەقاڵێک ئەگەر خواردم من ئەبم بە کۆیلە تۆ ئازاد ئەبی بگەڕێرەوە بۆ لای کۆیلەیەتێکی خۆت بکە و منیش نابم بە کۆیلەی هەنجیر تۆ سەبر بگرە و منیش ئێتر لەسەر خۆم هەنجیرم حرام کرد ئەوانە عالمی ڕەبانی بوون ئەوانە مسلمانی تەواو بوون ئەوانە شایستە بوون بۆ ئەوەی کە وەها لە ڕۆژی قیامەتا خوای پەروەردگار لەوانە حیسابیان بکاوە ئین جوندەنا لەهم الغالبون إنسان وقد سبقت كلمتنا لعبادنا المرسلين أوان بيشكوتن ثلة من الأولين وقليل من الآخرين إما أجر نجين وأوا أجر أوس كمان بو هنجير عقوبة ندين أو لا شيمان بو حرام شايتي داني نحق عقوبة ندين شاوري أو نبين بلين وإن جندنا لهم الغالبون بۆ برایانی خۆم لە ڕۆژی قیامەتا ئینسان تەمەنیاتەکانی ئەوەیە یا لەیتەنی كنت معهم فأفوز فوزا عظيما ئەڵێ خۆزگا لەگەڵیانە ئەبووم ئەم بردەوە یا لەیتەنی لەم ئەتەخذ فلانا خەلیلا خۆزگا لەگەڵ فلانە زاڵمە 5 کۆڵان بەدوایە ڕام نەکردایە بۆ ئەوەی سێڵفیەکی لەگەڵا بگرم یا لەیتەنی قەدەمت لحەیاتی هەنجیرە شرینەکە و میوە خۆشەکە و سەیارە جوانەکە و ڕێزە درۆینەکەی خەڵکی کە لێمیان گرت کە وەها خسمیانە ژوور مەجلیسەوە قیمەتی نەبوو يا ليتني قدمت لحياتي ككاتي قيامت دروست أبي لوي ألين خوزقا بو دنيامان بيشمان بخستايا لم دنياين لوي ألين خوزقا بو دنيا بيشمان بخستايا كام دنيا جياني راستقيني أويه إيرة تنها مشهدكي تصويرية مديك وبنايا أرويتو رت أبي إتريج لبير أكريتو دواي خود كس نازاني كيبوي أجر قرانا ونما أجر نتواني بيته لوي أليتي يا ليتني كنت ترابا لقل دو تمني ترى أميان يا ليتني كنت ترابا يا ليتني لم أوت كتابيا خزقا دفترو كتابي أعمالي خوميان هل نواستايا بقردن ما أم حسابيك إيسا دقيقا أيدنا دسمو برو جهنم أروم خوزقا كتابك مورنا أقردوا خوزقا كوريشم قردوا كنت ترابا وكو برانيك وكو آجلك وهال الروج قيامة خوازن ديان أكاتوا وإذا الوحوش حشرت دواي أو أبنو بخول خوزقا منيش وكو آجل أنعامك خواي قول حسابي آجلك بوم أكردو كنت ترابا أبوم وبخول نقب منيرن بو جهنم وهتا قيامت من بمشي وازبي قزرينم بو يبراني خوم إما أبي نفسي خومان رابينين لسر أوي أقر أتوي لو جنديان بي كخواي پروردگار لپیشینه افرمی سربازکانی من سرکوتون پیویسته تأدیبی نفسی خومان بدین پیویسته بزانین حفت الجنة بالمکاره بهشت دورو پشتکی خوش نیه بهشت دورو پشتکی رزالت و مینتیه خوای گورا بو اوی تاقید بکاتو چون آلتون چیک لزرنگر او آلتون استوینه ای خاتنا و کورا او جادو مسقالی بوج نکیتو لی درست اکاک جوانه بقدیوه بخوای ابی آوا کاکلا بکری لکوره بدری لکوره دنیا در بچی انجا ارویت جنات الخلد